ئەمەی کە ئەگوزارێ لە شنگال و لە بەعزی شوێنی تر جێی داخە کە گەلی ئێمە عیبرەت ناگرین لە شەڕی براکوژی و کوردکوژی بەردەوامە، هەر جارە بە شێوەیە، هەر جارە بە لە قاڵبێکە. هەموو جارەکانیش هەر کەسە خۆی بە حەق خەزانێ بەرامبەرەکەی بە ناحەق، بەڵام بێگومان حەق و ناحەق نسبیە. بەڵام ئێستا بۆ ئێمە لێرە ئەوە ڕاستە کە بڵێن ناکۆچیەکان گرفتەکان بەم شێوە حەل نابێت. حەلی ئەمنی و عەسکەری حەل نییە بۆ مەسئلەیەک کە ئاڵۆزە، مێژووی هەیە، ڕیشەی هەیە، ڕیشەی جۆراوجۆری هەیە. پەکەکە زۆر باشی کرد، بەشدار بوو لە ڕزگاری شنگال و لە کەرکووک بەشدارە و لە شوێنی تر بەشدارە، شتی باشی کرد، بەشداریەکی بەڕێزە، جێی تەقدیرە. بەڵام ئەگەر بۆ ئەوەی کردبێ بەشێ لە هەرێمی کوردستان بکاتە مڵکی خۆی، بێگومان هەڵەیە نەسەرەگرێ، نەدروستە. وا چاکە تەفاهم بکرێ لەسەر ئەو مەسەلانەی کە ئیشکالی لەسەرە و هەر عەیبیشە بەکارهێنانی تفەنگ لە بەرامبەر کورد بۆ کورد.